وتومە چاومان ئەم ڕیڤە نەگوەتە نابینێت ئەی چی لێ بکەین مامۆستا ئەبێ بیگۆڕین وەڵا چۆن نەتوانین بیگۆڕین ئەڵێن دەلتا سێتە بەکاتە ناقص 1.2 کەڕەتی چەند پای خۆ سەقلت ناکەی ئیتر ئەمە ڕیڤە ئیکەمەوە نا هەموو ڕیڤێک هەمیشە کەڕەتی 2 پای ئۆتۆماتیکی یەکەکەمان بوو بە چی بوو بەڕە کەواتە ئەلێرەیە ئۆمێگا ئەکاتە چی ناقص 1.2 کەڕەتی چەند پای 2 پای دابەشی چی 1.2 کاتەکەی خۆتان مابەستە مەکەن بە حاسیبەوە هەموو شتێک حاسیبە نییە سەری من کە بابێکیان 1.2 لەگەڵ 1.2 چی لێ هەڕوات چی مایەوە ناقص 2 پای چی ڕاد لەسەر چرکە ئەگەر هەڵبژاردنەکانمان بە 2 پای بوو ماڵی ئاوا بێت ناقص 2 پای هەڵبژێرێت هەڵبژاردنەکانمان بە پای نەبوو ئەبێ بە ناقص 6.28 ڕاد لەسەر سێکەند چرکە ئەی مامۆستا جاری وایە 6.28 شتیانە ئەو کاتە ناقص 6.3 ڕاد لەسەر سێکەند دواتە چرکە کەواتە هەموو ئەگەرەکانمان پێوتی تەنها لە پێناوی ئەوەی تۆ غەڵەت نەکرد حاسیبەشمان نەویست وا بوو بەڵام دڵنیام هەر یەکێک لێەوە یەکسەر حاسیبەکەی دەرەکا و دەسەکا بە ڕقم نووسین ئەمە بریتێ لە شیکاریە پرسیارە بۆ دۆزینەوەی گۆشە خێرایی کێ ئەتوانێت پێم بڵێ ئەمە مەسالە دەرچوو یعنی ئەم پای پاسکیلە بە ئاراستەی میری کاتژمێرە یا ئاراستەی میری کاتژمێرە چونکە وتمان هەمیشە میری کاتژمێر یعنی چی؟ یعنی سادە واتە نێگەتیڤ داوای کاتم لێ کات دال دەلتاسێتە دراوە 1.5 پای ئۆمێگا دراوە 2 پای هەردووکی پای تایە ئەڵێم چی؟ ئەڵێم دەلتا تی یەکسانە بە چی؟ دەلتا سێتە دابەشی چی؟ ئۆمێگا کە ئەڵێم حاسیبەت ناوێ بۆ ئەم قسەیەمە دەلتا سێتە دراوە چەنە؟ 1.5 پای ئەم چەنە؟ 2 پای پای لەگەڵ پایە چی دێت؟ هەڕوات ئەمە دابەشی ئەوەیە کە یەکاتە پۆینت 75 هەر چەندێکت بۆ دەرچوو نەتیجەکە دەسەکرێت کەواتە توانین پرسیارەکە حەل بکەن بەڵێ هیچ سەقڵەتیش بوو پێوەی نەخێت تەنها لەژێر ئەمانە هاتۆتەوە ئاگادار بە ئەم پرسیارانە لە بەکەدۆریش زۆر دووبارە بوونەتەوە هاڕەکە دەیاتێت دەلتاسێتەکە دەیاتێت داوای ئۆمێگا لێکایە داوای هەرچیەکی تر لێگا کەواتە هەموو ئەو فکرانەی کە لە بەکەلوەری وزاری پێویستە من پێ دەڵێم بەڵام بەو مەرجەی خۆت بتوانیت لەم خولی هاوینەیە ڕۆژانە نیو سەعات 2 سەعاتێک بێیتەوە بە من لە ماڵەوە بۆی من بتوانم ئەو بەیانەی کە پێمە وەکو پێویست پێ بگەێنم و نەتیجەکەت هەبێت بابەتی دوایەوەمان بریتێ لە گۆشە تاودان گۆشە تاودان ئاگادار بخۆینە چۆن لە پۆلی 11 لادان و خێرایی و تاودانت خوێن وتمان لە پۆلی 12 چیە خوێن گۆشە لادان گۆشە خێرایی گۆشە تاودان گۆشە تاودان چییە؟ پێش گۆشە تاودان ئێوە تەلەبەی پۆلی 11 زانستی بوون ئەمەوێ پێم بڵێن تاودان چییە؟ گۆڕانی خێراییە لێکەی بە مانایەکی تر تێگڕای کاتی گۆڕانی خێراییە ئەی گۆشە تاودان چییە؟ ئەمان قسەیە تێگڕای کاتی گۆڕانی کەواتە گۆشە لادان بە چی هەماکرێت؟ ئەلفا ئەڤەرێج ئەکاتە چی؟ دەلتا ئۆمێگا لەسەر دەلتا تی یعنی چی مامۆستا؟ یعنی گۆڕانی گۆشە خێرایی لەسەر گۆڕانی کات خوا جەماعەت ئەگەر من پێناسەکەشم بیر بچێتەوە لە یاساکەەوە ناتوانم پێناسەکە بنووسم ئەگەر یاسام بیر چووە لە پێناسەکەیەوە ناتوانم یاساکەم بیر بکەوێتەوە کەواتە تێگڕای کاتی گۆڕانی گۆشە خێرایی دوایەوە ئەم یاسایە ئەتوانم بەم شێوەیەش بنووسم بەڵێ ئۆمێگای فاینەڵ ناقص ئینیشیەڵ دابەشی چی؟ دەلتا لە چیەوە هات؟